خۆی گۆکان بەخوا ئاهەنگەکەمە زۆر جوان دەرەچێ. ئەزانیت چیە منم ئەمەوێ دیزاینەرێکی زۆر گرانبەها داوا بکەم لە ئوسترالیاوە یان لە تورکیاوە داوای بکەم. گۆکان ئەو گەو لە منە لەو ساکەوە قسە بۆ ئەوکەم. گۆکان لەگەڵ تۆ ماستە. گۆکان ئەوە خەوتووی؟ چی بۆ ئێلینا چی بووە؟ بۆ چێ لەسانی؟ ئەی بەیانی زۆر زمەستاوم؟ هەستی ئاهەنگەکەمانم ئەکرد. ئێجا چییە؟ ئاهەنگ چییە؟ ڕۆژێکی ترش بێتوانین بەروەرەکە گیانین. حەزەکەم دیزاینەرێکی تورکی بەکرێ بگرم پشتی زۆر جوان بڕاتێنێتەوە. حەزەکەم زۆر شاهانی بێ ئاهەنگەکەمان گۆکان. اینجا بە ئەو لەرەش دڵی بتەقێت. هەڵ بۆ خۆمانەکەین ئێلینا اینجا من کارێکیشم هەیە ڕۆم دواییەمەوە ڕۆژێکی تر باسیەکەین. بەخوا چاو نەجاتم بوو لە دەستی ئەبا بڕۆ. ئەوە چییە؟ ئەو چێ ژوورەکەمە؟ باکەتە؟ نانە؟ بەفزۆن نامێتی بخەوە. ئەم دیارێکی گەورەش نییە بەڵام قەینادەی. ئەڵا ئاسەنات ناردوێتی؟ خازان بڵی نەرم بووە. بەحەو بزانین چی بۆ هاتین. دەستی خۆش بە جوانە. هەر بژی ئەوەیە پلان بۆ خۆیان گێلێرە بم ئەو دوانە عاشقی یەکترەکەم. ئەگەر ئەسەنات و ئارش بەیەکەوە نەبوون مانگێتر ناوم بنار نەبێت. با بڕۆم بەلای ئەسەنات. پنار ئەوە چی شتانە؟ ئەوە چ هەموو شتێ ناوتە پنار؟ هەموو شتە چیە ناوتە؟ منی چییە ناومارە لە هین بوو کابرا لە دەرگایە یایی و ئۆردەر و شتان داوا کردووە. نازان بە ئۆنلاین شت داوا کردووە چیەوە منی ژێ نامەسەرەوە. باشە دەست خۆش بە دەست شتی ئارش شتەیە خۆی من داوام نەکردووە. ستانە دەست خۆش بێ. خەڵا بەرداخەکانە لە مەتبەخەکە دانایە. ئەم جانتای ئارشیش دوایی بۆیە بینەوە توولەکەی. بۆ خۆی ئاسەنات نییە ئەمە خەریکە سەرم تێکچێ بەدەستەوە. تۆ سەیریکە ئەم حەمامە چییە؟ ئەرێ ئەمە چێم دیزاین ناشرینە؟ بۆ ئەوی ناشرین تۆ یەک نیاپارە و هێمەدەکەوەی نیاپارەیە بۆ چییە منە ڕەزیلی؟ ئەرێ پنار حەزم لە شتی سادەیەت خوا. ئەرێ توخواشتی سادەی چی بەخوا کە پارو هەبوو گونا حەشتی سادە بکڕی. باشە دەی پنارگیان بە دڵی خۆ دیزاینی بکە. حەمامەکە و تەوارەتەکەش. کچێ بەخوا تۆ گوڵی گوڵ تۆم زۆر خۆشەوێ. دەی بە دڵی خۆ. تۆزە ئێرە دیزاینکەین هەیەمە چییە شتە سادانە؟ بەیانی هەموو مەوادەکان ئەگەدە دەستم